هەفتەك دەبی ینی لەگە خێزانم ینی ئەوە نییە بەڵام ئەزێکی دێدەم ڕاستی بەڵێ بەدەستە خۆم نییە ینی ئازێدەکە کو ینی مەبەستن ئازێدانەکە ئەوەیە لێدان و شتووە مەبەستن لێدان ئەوە نیە مەبەستم ینی حەدت چییە لێدەی بۆ لێدەی کاکەگیان حەدی مامۆستاجان مەبەستن ئەوەیە ینی بخۆم دەزانم کە ناڕەحەتی دەکەم بەڵام دەسەڵاتیشم نییە شتەکە بە ناچاریە ئەخە وەکو چی ناچاری ینی مامۆستا ینی قسەم ڕقا یان ئەوە تەیە شتێک داوام لێ دەکاتن نایکەم یان حەز ناکەم قسەی لەگە بکەم حەز نییە دایم بەتەنێ جار جارەوەم بەسەردێ ینی ئەوە نییە بڵێ لەکەیەکەوە وا لێ هاتووە تقریب بە قورئان ساڵێک و 7 مانگەم تقریبا خێزاندارم ناوە جاری وایە لە 6 مانگی تێدە پەڕی هیچ عیبم نییە بەڵام جاری وایە لە مودەی مانگێکی یەک هەفتەکەم 10 ڕۆژ ئەمنوان بەسەردێ براکەم ڕوقەی شەرعی بۆ خۆت کە ئەشەیە چاوتان لەسەر بێت من ئەمیش مەبەستم لە خەونەکە هەر ئەوە بوو دەمەویست لەوەش باسکەم ئەمن دوو شەوی دوێنێ شەو پێرە شەو خۆنم پێوە دیت سەگ 200 پەلامارم بدات لە دەستی هەر هاتم 2 سەگ بوون کابرایەک سەگەکەی گرتم و سەگەکەی ڕاکێشە نێ 200 پەلاماری ممدا لەو سەگەی نەجاتم بوو چمە پەنا سیارەشی سەگەشی دیکە لە مەمات گەزەی لێدام و بەخەبەر هاتم ئەی براشینەکەم ئەشێ هەر چاو بێت لەسەرتان ئینشاءڵڵا وا نازانم جادو سەحر بێت چونکە ئەوەیان گەورەترە ئێوە هەوڵدەن ڕوقەی شەرعی بۆ هەردووتان بکەن خۆت و لەگەڵ خێزانتا دەستنوێژ بشۆرن باشە قوربانگیان دەستنوێژ بشۆرن بە تەنیژ یەکەوە ڕابکشێن لەسەر پشت باشە قوربان شتێ بدەنە بان چاوتانە مۆبایلەکە لە بینی هەردووکتانە بیکەنە سوورەتی بەقەڕەکەی سوورەتی بەقەڕە تەواو بوو ئەنجا بیکەنە سەر سوورەتی سافات وازەحە قوربان بەیانیان لەگەڵ ئێوارانە ئەمە بکەن تا 10 ڕۆژ ئەگە باشتر نەبوو بیکە 20 ڕۆژ باشتر نەبوو بیکە 30 ڕۆژ باشتر نەبوون لە 40 ڕۆژە بە ئیزنی خوا چت بۆ 50 ڕۆژ ئەو کێشەیەتان نامێنێ بە ئیزنی ڕەب العالەمین بە ئیزنی خوا باز مامۆستا دونیا خەونی دونیا شەوێشم بەڵام دووبارە سەگ و بەڵام ئەوجاریان جیاواز بوو تەواو براکەم من پێت ئەڵێم ڕەنگە چاو بێ لەسەرتان ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە ئەڕوات يعني تساوي نفسها مامۆستا والله بدو مامۆستایەک سەحرت لێ بکرێ با یەک نەسیحەتێکت کەم عەزیزەکەم ماڵە مامۆستا یعنی هەرچەندێک بێتاقەت بووی هەرچەندێک بێتاقەت بوویت قەت هەوڵی ئەوە مەدە بە خێزانەکەتی دەربڕیت قسەیەکی ڕەق مامۆستا گیان بۆ خۆیان من ئەمن لە ڕای خۆیاتم زۆر خۆش دەوێت ئینسان ئیرادەی زۆر بەهێزە ئینسان ئیرادەی بەهێزە خەڵکێکەیە لەسەر دزی گیراوە باشە خەڵکێکەیە لەسەر زینا گیراوە کاکە لەسەر نێربازی گیراوە هەر دەنینۆکەکەیان دەرکردووە ئەترافی نەکردووە هەر دەنینۆکەکەیان دەرکردووە ئەترافی نەکردووە باشە و ئینفعالیشی نەکردووە یعنی ئینسان ئیرادەی بەهێزە کاتێک تووڕابیت تۆزیە خۆت بگرە باشە لەبەر خۆتەوە عەوذ بالله من الشیطان الرجیم کاتێک ئەگەر دانیشت بوویت هەستا ئەگەر هەستا بووی دابنیشە باشە و پاشان بڕۆ دەستنوێژێ بشۆرە و دوور کات نوێژ بکە ئینشاءڵڵا هەم تووڕێیەکەت نامێنێت پای گەورە ئەو کێشەیەشتان لە کۆڵەکات